بچن بەغدایە پایتەختە عێراقی شاندێکە ئیداری ji پارێزگا هەلەبجە سەردانا بەغدایە کریە هەلکەوت عزیز وێزانیاریên زێدەتر بدەمە هەلکەوت بەریانها jî şandek di asta parêzgar de seredana bexdayê kiribûn daxwaza dam û dezgehên îdarî yên parêzgehbûnê kiribûn ji bo Helepçe. Armanca vê şandê jî heman tişte yan bo tiştekî din çûne. بەڵێ هێویداریانی زیاتر لە 5 مانگە بەرپرسانی ئیداری پارێزگای هەڵەبجە و سلێمانیش دێنە بەغدا زنجیرە کۆبنەوە لەگەڵ وەزارەتەکان ئەنجام داوە بۆی کە موافقەی کردنەوەی فەرمانگە ئیتیحادەکان وەربگرن. سەردانی ڕابردویان کە شانێکی هەڵەبجات و بە سورگاتی پارێزگاری هەڵەبجە تەنیا ینی کۆبنەوەی ینی زارەکی بووە بەڵێنی زارەکی بوو پێیاندا بەڵام ئەمڕۆکە بە فەرمی وەزارەتەکان نووسراویان ڕادستی بەرپرسانی ئیداری پارێزگای